سەدام خۆپیشاندەر ئەم ڕۆژێکشەمە لە ناوچەی سەوزی بەغدا بەردەوام بوون و ئاڵای عێراقیان بەرز کردبووە و دروشمی دژی حکوومەتیان دەگوتەوە. زۆربەی وەزارەتەکانی حکوومەت و باڵێۆزخانەکانی وڵاتان لە ناوچەی سەوزن لە بەغدا. لە ئەنگرانی کەسایەتی کاریگەری شیعەکان مقتەدا سەدر بنکەکانی پشکنین تێدەپەڕێنن کە نزیک یادگارگەی سەرکەوتنە کە سیمبولێکە بۆ شەڕی 8 ساڵەی عێراق ئێران لە سەروەختی فەرمانڕەوایەتی سەدام حوسێندا. خۆپیشاندەران سوورن لەسەر مانەوەیان لە ناوچەی سەوز تا ئەو کاتەی داواکانیان جێبەجێ دەکرێن. ونحن كشعب عراقي نطالب ئێمە وەک گەلی عراق داوای مافەکانمان دەکەین. 13 ساڵە دەشەوسێنرێنەوە، گەل هیچ مافێکی بەدەست نهێناوە و پێیان دەڵێن ئێوە ئەی گەندەڵەکانیان چاکسازی یان لە وڵات دەردەچن بۆ شوێنتان لەناو ئێمەدا نەماوە. ئەمەش دووەم ڕۆژی لە سەریەکە خۆپیشاندەران لە ناوچەی سەوز بن. حەیدەر ئابادی سەرۆکوەزیری عێراق هەر ئەمڕۆ یەکشەمە فەرمانی داوە بە دەسەڵاتداران تا خۆپیشاندەران دەستگیر بکرێن و بدرێنە دادگاواتە ئەوانەی هێرشیان کردوتە سەر هێزە ئاسایشەکان و یاسادانەران و ئەوانش کە زیانیان لە شوێنە گشتیەکان داوە.